خەڵکەوە هاتووەتە ناو بازار پێداویستەکان خۆیە کڕێ و جول و بەرگ و چەرەزات و تشتی واو منیش هاتوومەوە پێداویستەکان خۆمەکڕم و جول و بەرگ و تشتی واو ئیشەڵا جێژنەکەمان بێتە جەجێژنە و خۆش بێ و عالەم دڵخۆش بێ و ئەمن و ئەمان بمێنێ و ناو شاری کەرکووک هەمووی خەڵک تەبایی بێ هەمووی بێتە برا کورد عەرەب تورکمان هەمووی بێنە براو بەپێی ئەوەی بە شەوان بازارەکە هەستەکەم جەیەکی فێنکترە خۆشترە لەبەرەوەی دێنە بازارەکان پێداویستەکانی خۆیانەکەن و جێبەجێکەن بازارەکان شمان هەستەکەم تۆزێ جوولاوە بە بۆنی ئەو قەیرانە ئابووریکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو بەرەو باشبوونەوە ئەڕوات Leda Karzak. خواستم بەتنەوە خولەشی تۆقی بالە بۆ وەرشوانان و ئارزومەندانی سنووری خەلیفان گەورەبەری لەم خولەدا 22 بەشداری تێدا کردووە و یاریەکان بە شێوەیەکی سقوط فەردی بەڕێوە دەچوون هەردوو تیپی باڵی خەلیفان و تیپی شەویزان تەنە بگەن بە یاری کۆتایی ئامانجمان لەم خولە ڕەقساندنی دەرفەتی زیاترە بۆ گەنجان و لاوان بۆیە بتوانێت توانەکانی خۆیان تێدا بەدەست بکەن و لە هەمان کاتە لەم مانگەدا بەهۆی پشوو مانجی ڕەمەزانی پیرۆز مەبەستمانە چەند ساتێکی خۆش و کەیف خۆش بۆ گەنجان و لاوانمان بەردەستە بکەین ئێمە وەکو یاریزانی لاوانی خەلیفانی بالا لە کەوی گەیشتنە یاری کۆتایی لە شەوانی ڕەمەزاندا بەڕاستی خڕۆژێکی زۆرمان بەخشی بە هەوادارانی یاریزانی بالا لە ناو خەلیفاندا شەوانە گەنجەکانمان کۆکردنەوە لە باتیلەوەی لە کافتریا و شتیوانە شەوانە بەسەر بن لە دیار یاریەکانی ئێمە ئەوە کاتەکانیان بەسەر بردن. هدف ما لصرف تراثی ما چند می کردن ام خاصه وگرنن ملتك لبا مكوبونه عشت دیوان هنگی زحمته دنیز داری که خودشونه شغل نه ام خازن ام جن کواک جن دست به هبدن ام کاری که چه بکن برای زارو که ما هر خواندن دبستان بخونن ام جی آل کاری زارو که خواه بکن تجاری زارو که خواه محتاج نکن چاکت چکر چاکت ریز چکرن قنوی چکرن مخرز گلک چکرن حباسه چکرن اسماعیلات چکرن دبکی هانا مثلا سبی زاری کیف خاش ببن و امجد خازن مثلا جند مال خدا بشغلن کلفت خار یاردمی بکن مثلا باجیر دا بفروشن یعنی نمازlar امانت اداره